پیاوەی 8 سارە پیاوەکەم گیرایە 8 سارە گیرایە 2010 بردایە چ ڕۆژە محکەمەی خەلاص بوو ئەوراقی خەلاص بووینە حکومەی خۆی تەواو کرد بوو هەرچی لەسەی هەبووی هەمووی قەپات بووە پاش چ ڕۆژی لە دویان ناردیە لە ئاسایشی هەولێرێ هاتن لە ماریان بردیە ئالەساس ویان گوتی تیبرا گەورەی ئیش بەتووە هەر ئەو پیاوەی لە ئەوە لە 2010 حتا ئێستا ئەو پیاوەی هیچ نەمەحکەمەکراینە ئەوراقی درایتێ هیچی نییە ئەمن داوا لە جەنابی مەسعود بارزانی و لە نێچیر بارزانی و لە مەسرور بارزانی بکەن ئەگەر ئاگادارە ئەو پیاوە بەناوی وانە گیرایە بەناوی مەسرور بارزانی گیرایە بەریدا لێئەن ئەو مندارانە بەبێ بابن ئەوە چەند سارە بەبێ بابن نابێ عیلاجەکی لێ بکرێ ئاگادارە کە ئاگادارە ئەوانە ئەو تشتی وها بقەومێ لە کوردستان ئەبی وچی زمانی سەدامن لێ هاتیە پیاو بڕۆن بێ حکوم بێ مەحکەمەی دەگیرێ پیاوەکەم ناوی هونەر ڕەشید ئاغەیە کوڕی ئەسعەد ئاغای شێتنەیە ها کوڕە کەسە چییە ها کەسی بێناخ ئەمن پێ ئەمن ژناویمە ئەم بە قسانەدا ئەمن هەرستم ئەمن هەموو شتێکم ئەو جارە ئاخر جارە لەسەر تەلەڤیزیۆنی قساکە ئەوە سێمین جارە ئەمن داوا لەوانەی بکەم عیلاجێکیم لێ بکەن ئەو جارە عیلاجم لێ نەکەم دەچمە پێش ئاسایشی گشتی هەست دوو منداری خۆدەگە خۆ بەم خۆ دەسۆڵتینم ئەمن داوا لەوانەی بکە عیلاجێکی لەو پیاوەی بکەن زۆر یعنی ئەموێ دەنگی من بگەتەکنەوانە ئەوە سێمین جارە ئەبی جێ لە ژنە چینە بن لە کوردستانی هاوار بکەوە بخوایە ئەو پیاوە گیرایە کەسی محکەمە نەکرابی کەسی ئاگای لێ نییە هەرچی ئەچمەک نێواری ئەم ئەوراقی نینە محکەمەی نییە محامی لۆی دەگرم وانن محامی نییە ئەمن چ بکەم ئەمن هەستم چ بکەم ئەمن خۆ دەسۆڵتینم ئەچمە پشت دەرچی ئاسایشی گشتی خۆ دەسۆڵتینم ئەو مندارانەش هەردووک ئێمنن هۆکاری دەستگیرکردنی چی بووە لەسەر چی دەستگیر کراوە گاسیان کرد لە ئاسایشی هەولێری ویان گوتی تێ وەرە ئێرە ئیشیان پێێتە ئەو گاسیانکردن و هەم هەندەیە مەهاجەی هەبوو ئابەس لەبە کۆرۆنا مەهاجە نیە ئێستا هۆکارەکەی نازان لەسەر گیرەوە والله ویان گوتیتی لە ئاسایشی هەولێری ئێکەم جارە 9 مانگیا لەوێ برد لە 2010 9 مانگ لەوێیان دانابوو دوایە تەحویلی گشتیان کردو پێشی حکومی هەبوو ئەوراقی خلاص کرد قەپات کرا بە عەف ئەوراقشم هەیە لە ماری پێویست و پێوە و دینم هەموو ئەوراقم و هەموو ئەوراقی تشتی هەمووی قەپاتە چی نەگو بەس ئێستا تەلەفۆن هەیە لە باتی مواجهەی تەلەفۆن هەیە پێنجشەمێ تەلەفۆنی لەگەم لێ کردیە وای گۆ ئەگەر عیلاجم لێ نەکەی خۆ ئیعدام دەکەم لە سزنێ ئەمەش پیاوەکەم یەک تشتی لێ بێ ئەمن یەک تشتی لەسەر من بێ من لە حکومەتی حساب دەکەم و ئەزانی لۆلی ئەنی عنی ئەبی محکەمە ناکرێ ئەبی کەسە تشتێکی لەسەر بێ گاسی نەکەن ئەوراقی نییە ئێمن ئەوراقی نییە کاکە دوو جارە چوو محامیلۆی بگرم وانن ئەوراقی نییە ئەبی پیاو لە ژۆری بی 3 سار 5 سار ئەوراقی نینە حجزی چییە ئەگەر حجزی کەسەکی بکە داوا لە مەسرور بارزانی بکەم لە دووم بنێری قسام دەگە بکە کەسەکی لە باتی ئەگەر بەخۆشم نەبینی با کەسەکی وەی برێتی بڕوو کاکە ئەو پیاوەی بردن ئەن عیلاجێکی